بەڕێزان سڵاوتان لێبێت بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەی سێم و کۆتایی دیدارەکەمان لەگەڵ بەڕێز محسین زەیی دەبینەوە میوانی ماڵەکانتان و دەگەڕێنەوە لاتان. ئەڵقەی سێم و کۆتایی دیدارەکەمان قسەکردنە لەسەر خلافات و جیاوازی سیاسی لە ساتەوەختی جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی و دواتر مفاوەزات و دانوسانەکانی نێوان شۆڕشی کوردی و حکوومەتی ئەو کاتی عراقی و دەستکەوتەکانی ڕێکەوتنامەی بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 و ئەو هەڵە استراتیژیە گەورە سیاسیانەی کە سەرکردایەتی سیاسی و عەقڵی سەرکردایەتی سیاسی تێکەوتووە لە ڕۆژگارەیە و چۆنێتی دانوستانەکان و دەرەنجامەکان و تەواوکردنی تەوەرەکانی پێشوو درێژە بە گفتوگۆ دەدەین لەگەڵ بەڕێز محسین زەیی سیاسەتمەدار و نوێنەری پێشووی مەلا مستەفای بەرزەنی. کاک محسین جان دیسانەوە بەخێراتن تەکەین بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. کاک محسین ئێمە لە ئەڵقەی دووەمە گەشتینە ساتەوەختی ئینشقاق و جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی. لەو دەمەیە تۆ نووسیوتە کە دوای سەرکەوتنی کۆدێتای 8 شوباتی ساڵی 1963 ئیدی گرتون و ڕاوەدونان و لە سێدارەدانی کادیرەکانی حیزبی شیوعی لەلایەن حکوومەتی ئەو کاتی عراقیەوە دەستی پێکرد. بۆیە ئەوان ناچار بوون هاتنە ناو ئەو ناوچەی کە لەژێر کۆنتڕۆڵی شۆڕشا بوو. تۆ ئاماژەت بۆ کردووە کە لەو دەمەیە مەلا مستەفای بارزانی پێشوازیی گەرمی لێکردن، باوشی بۆ کردنەوە هاوکاری کردن، داڵدەیدان، بەڵام باڵی مەکتەبی سیاسی ئەو پێشوازیان لە شوعیەکان نەکرد. هۆکاری ئەم جیاوازی چی بوو لەو کاتەیە لە نێوان کاتێک کە شوعیەکان تووشی ئەو کارەساتە سیاسیە بن لەو ڕۆژگارەیە؟ بەڕای من ڕەنگ بێ ئەو برادەرانی مەکتەبی سیاسی ئەو برادەرانی مەسئول لە حیزب ئەوانە تەماشی شخصیان هەبی لەگەل شوێیەکان کاتی خۆی کە شوێیەکان کۆنتڕۆلی هەموو کوردستانیان کرده بوو ڕەنگ بێ ناکۆچیان هەبێت لەگەڵ ئەو برادەرانی مەکتەبی سیاسی یا خوددا و برادەرانی حیزبی جۆرە لە حەقە دەدڵی ئەوان پێیا بۆ زەدی شوێیەت بەم جۆرە مەعامەلەیان نەکردن. ڕەنگ بێ و هۆکەی ئەوە بێ بەڕێی من شتێکی باش نەبووە دەبایە باشتر مەعامەلەیان بکرێت. لە ساتەوەختی ئەوەی کە ئێوە حاکمی شۆڕش بوون و بە دادگا کارتانە کرد لە شاخ ئەوترێ زۆر جار ئەو گواستنەوانەی تۆ پەیوەست بە بۆ کە بۆ ڕازیکردنی دڵی سەر و عەشیرەتەکان بووە، مەسەڵەن تۆیان لە ناوچەیەک و گواستۆ بە ناوچەیەکی تر. بەڵێ عەرزم کرد من تەنها لە هین بووم لە قەڵاتجێ منتقەی پشدەر لە پاشان کە دادگای بەرزی شۆڕش ئامانجرا چوون بۆ گواستنەوە بۆ یەکێک لە ئەسبابی ئەوە بوو کە دادگای بەرزی شۆڕش من بمە ئەندام دەوێ سەبەبی ترۆکو عەرزم کردن ڕەنگ بێ ویسویان زیاتر یەکێک نزیک لە عەشیرەتەکان ئەو لەوێ حاکم بێ بۆ ئەوەی شارەزا بێ زیاتر شارەزا بێ و بگونجێ لەگەڵەوە. ئاماژەت بۆ کردووە کە ئێوە بۆ کێشە شەرعیەکان پرسان بە مەلا جەمیلی ڕۆژبەیانی کرد. ئەوە چۆن بوو ئەگەر شتێکی مەسایلێکی شەرعی هەوایە دادگای بەرزی شۆڕش هەموو بۆ کارەکانی شۆڕش نەبوو، بۆ کارەکانی سیاسی نەبوو، کارەکانی کۆمەڵایەتیش بوو. ئەگەر شتێکی وا باتە پێش ئیتر ناحیەی شەرعی ئەو شارەزا بوو کە بەعتیباری مەلایە زیاتر شارەزا. لەسەر ئەو کەساتیانە ئاماژەت بۆ کردووە کە پەیوەندیشی پتە و لە نێوان نووسەر و ڕۆناکبیر مەسعود محەممەد و عەبدولکەریم قاسمە هەبووە. ئایا ئەم پەیوەندی و دۆستایەتیە چۆن بوو؟ ئەگەر مەسعود محەممەد خوارەی خۆشوێ ئینسانێکی زۆر بەتوانا بوو، ئینسانێکی عالم بوو، ئینسانێکی زۆر بە قابلیەت بوو. من بە فەیلسوفی دانێم هەرچەند ئەو کە لەگەڵ
پارتی نزیک بوو یانداوی پارتی بوونەوە نازانم بەڵام زۆر نزیک بوو لە پارتی لە کۆنەوە بەڵام لە بەعزێ شت ڕێی خۆی شخصی خۆی هەبوو مخالیف بوو لەبەرەوە مەقالاتی بەعزێ مەقالاتی دەنووسی لە ڕۆژنامەکانی ئەو وەختی زەمانی عەبدولکەریم قاسم کە دژی بۆچوونەکانی پارتی بوو ڕەنگ بێ لەو ناحیە عەبدولکەریم قاسم ملاحەزەی کردبێ کە ئیتر پەیوەندیان پێ ئەو زیاتر پەیوەندی لەگەڵ ئەحمەد ساڵح عەبدی کە حاکمی عەسکەری عام بوو ڕئیسی ئەرکانی سوپا بوو زەمانی عەبدولکەریم قاسم زیاتر لەگەڵ ئەو نزیک بوو لەگەڵ عەبدولکەریم قاسمیش پەیوەندی باش بوو بەڵام لە عینی وەقت لەگەڵ کورد پەیوەندی باش و لەگەڵ پارتی پەیوەندیە بوو لەگەڵ بارزانی نەمەر پەیوەندیە بوو بۆیە لە 63 ئەو کە وەفدی کوردی دامەنزرا بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەعز ئەوەجار ئەویش لەگەڵ ئەو وەفدە بوو و هەروە گیرا لەسەرەوە تووشی حەبسخانە بوو تێڕوانینی موحسین دزەیی بەرامبەر بە میرحاج کە ئەو کات نەقیبێک بووە لە سوپای عێراقی تۆ لە کتێبەکەت زۆر بە گرنگی باسی ڕۆڵی ئەم پیاوەکەی بەوەی کە میرحاج لە ساڵی 1945 پەیوەندیەکە بە شۆڕشەوە لە ساڵی 1946 لەگەڵ مەلام سەفای بارزانی ئەچێ بۆ کۆماری مەهاباد لە ساڵی 1947 بە یاوەری بارزانی ئەچێ بۆ سۆڤێت یاوەری بارزانیە بێ لە چوونیان بۆ سۆڤێت و پەڕینەوە لە ئاوی ئاراس لە ساڵی 1958 لەگەڵ مەلام سەفای بارزانی ئەگەڕێتەوە بۆ عێراق و بۆ لای عەبدولکەریم قاسم پیاوێک بەم مێژووە قورسە سیاسیەوە بەم بەشداریە قورسە سیاسیەوە بۆچی لە ئەدەبیاتی پارتیا وەکو پێویست باز ناکرێت یا تێڕوانینی موحسین دزەیی چییە سەبارەت بەو هیچ پەیوەندێکی شخصیم نەبووە لەگەڵ میرحاج ناسینێکی شخصیم نەبووە لەگەڵی تەنها ئەمە بیستومە کە ئەو تحرکاتی بزوستنەوەی ئەو کە پەیوەندی کردەوە بە شۆڕشی بارزان و لەگەڵیان چوتە ئێران و لەگەڵیان پاشان لەگەڵ بارزانین چووە بۆ سۆڤێت و هاتنەوە بۆن دیم لەگەڵ بارزانی کە پێشوازیان کرد و قسەیان بۆ خەڵکە کرد میرحاج لەسەر باڵکۆنی و تێرەکە لەگەڵ بارزانی وەسا بوو یەک دوو جاری تیش ڕەنگ بێ دیبم بەڵام هیچ بە قسە و باوەڕش ناکەم کە پارتی شتێکی سەلبی هەبی بەرەبەرەوە وەکو پێویست باز ناکرێت نەک شتی سەلبی هەوی شتی سەلبی نییە بەرامبەری بەڵام ئەمەی کە تۆ لە کتێبەکە باسی کردو ڕۆڵێکی گرنگە بەڕاستی ینی لە 45 شۆڕش لە 6 لە کۆماری ئەمە واقعا نەکەر ئەو ئەفسەرەکانی تریش ئەفسەرەکانی کە لە سێدارە دران چەند ئەفسەرەکە ئەوان شاتن ناو شۆڕشەوە مەبەستم میرحاج دەوترێت لە ساڵی 1991 لە ئاکرێ پەیکەرێکیان بۆ کرد بەڵام دواتر پەیکەرەکە شکێنرا و ڕوخێنرا و لابرا نازانم من ئاگادار نیم کە پەیکەری بۆ کراوە شکێنراوە معلوماتم نییە باشە تێڕوانینی ئێوە سەبارەت بە سیاسەتمەدار و مێژونووس جەرجیز فەتحوڵڵا البەتە ناوانجی میسوو بەڵام لە 68 بە یەکترمان ناسی ماوەیەک تەبعاً دوای حەوادیسی ڕووداوەکانی مووسڵی شەواف ئەو گیرا بوو لە بەندیخانەش حکم درابوو و بارزانی زۆر هەوری بۆدا کە بەربدرێەوە لە 68 کە واسیغان سەر حکومی تر بەردرا و پاشە هاتە ناو شۆڕش هاتە ناو شۆڕش لە دادگای تەمیزی شۆڕشی کرد وەختەکە من سەرپەرشتی بشی دادوەریم دەکرد ئەو سەرۆکی کرابە سەرۆکی دادگای تەمیز لە شۆڕش بەو دواییەش جەژحوڵا لە هاوینەهاواری سەلاحەدین دراوسێ من بوو ماڕەکەی لەوێن دەرەبوو خۆی بەتەنا بوو کابرای پیاوێک بوو کە زۆر خوێندەوار بوو تاقیبی زۆر کتێب و شتی کتێب مەکتەبێکی چاچیە بوو
و زۆر تەرجمەی زۆر باشی دەکرد و بازی مؤلفاتی باشی هەیە. پیاوێکی خوێندەوار وین و لەگەڵمان وەختی خۆی دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لەگەڵمان هات بۆ ئێران و پاشان هات بۆ ئەوروپا ماوەیەک لێ ماوە تا دوای ڕاپەڕین هاتەوە بۆ کوردستان. تێڕوانینتان سەبارەت بە ڕۆڵی عەلی عەسکەری چی بوو کە ئەو کات فەرماندەی هێزی خەبات بوو؟ تۆ دۆستایەتیەک یان نزیکێک کرد لە عەلی عەسکەری لە کۆنەوە پێش شۆڕش دەناسم لەگەڵ کەرکووکەوە توانین من ناسیاییم لەگەڵ خانەقا هەیە ئەویش خزمەتی لەگەڵ ئەوان هەیە تێکەڵاویم هەبوو و کە من چوون بۆ ماوەت ئەویش ئەو وەختە فەرماندەی هێزی خەبات بوو لەوێ جارێکیانم دیت هات بۆ ماوەت و تر پاشەوە پەیوەندیم دوای 11 ئازاریش کەڕەتێ لە هینم دیوە لە گەڵاڵا لەوێ خانووی کردو دۆسایەکی ئاعتیادیمان هەبوو ناسیاوی ئاعتیادی. ئەوترێ دیشێک لە خاڵە بەهێزەکانی پارتی و بارزانی لە پەیوەندیەکانی لە دروستکردنی پەیوەندیەکانی ناپەیوەندی نێوان کورد ئیسرائیلە. تۆ وەک نوێنەرێک وەک وەزیرێک وەک سەفیرێک وەک کەسێتیشی نزیک لە مەلا مستەفای بارزانیەوە ئەم پەیوەندیە چۆن ئەبینیتەوە؟ ینی پەیوەندی لەو ڕۆژگارەیە مەلا مستەفا چۆن توانی ئەم پەیوەندیە دروست بکات؟ ساڵی 1992 لەگەڵ سەرۆک مەسعود بارزانی چوون بە سووریا. دوای ئەوەی کە مقابلەی حافزە سەدر کراوە دوای کارەکانمان تەواو بوو لەوێندرێ خەریکی گەڕانەوە بووین خۆمان ئامادە کرد کە بچینە دەرەوە گوتیان ڕۆژنامە چیە کاتەوە ڕۆژنامە چێکی مسری دەوێ مقابلەی سەرۆک مەسعود بارزانی بکە. ئیتر بە پەرەپەر بۆ چەند دەقیقەیە توانین بین. یەکەم سوالی ئەوە بوو پەیوەندیتان لەگەڵ ئیسرائیل. کاک مەسعود پێکەنی گوتی من زۆر ئیستیغاڵ دەکەم ئەم سوالە لە یەکی عەرەبێکی مسری بکرێت. گوتی بەیدا ئاڵای ئیسرائیل لە قایرە دەشکێتەوە. ئێوە پەیوەندیتان بۆ ئێمە عەرەب نین ئێمە کوردین ملەتێکی جاینە حەقمان هەیە لەگەر هەر کەسێ ئینکەن پەیوەندی بکەین. بەڵام تۆ ئەو سوالە لە من ناکەی جارێ بچۆ سوال لە خۆتان بکە بزانە بۆ بەڕای من ئەم مۆزوعە زۆر لەسەرگوتراوە زۆر لەسەر نووسراوە تر پێویست ناکە باسی. مەبەستم تێڕوانینی جەنابتە ینی ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی مەلا مستەفای بارزانی گرنگی ئەم پەیوەندیانە لەو ڕۆژگارەیە بۆ شۆڕشی کورد بۆ من داخلی ئەو تەفسیلاتە نابم کە چۆن کراوە چ پەیوەندیەکە بووە بەڵام ڕێی بارزانی وا بوو ئێمە ملەتێکی فەقیرین ئێمە احتیاجیمان بە هەموو کەسێک کە یارمەتیمان بدا لەبەرەوەی کە غەدرمان لێکراوە لەبەرەوەی کە هێرشمان هاتووتە سەر هەر کەسێ یارمەتیمان بدە ئێمە ئامادەین کە یارمەتی قبوڵ بکەین. ئەوترێت 42 ساڵ لەمەوبەر لە یەکێک لە ساڵەکانی 11 ئازار لە ساڵی 1970 ئالۆزیەک لە نێوان سەرکردایەتی کورد و دەسەڵاتی بەعسا دروست بوو کە ئەو کات لە ڕۆژنامەی تاخی بەمانشێتی زۆر گەورە نووسراوە لەو ڕۆژەیە گەشت بازار و شەقامەکان داخران من عتەجەول بوو. سەیترەکان بە سەیتری شاری کەرکووکیشەوە خاڵی پشکنین داخرا هاتو چۆن ڕاوەستا. هۆکاری ئەم گرژیە چی بوو لە ڕۆژگارەیە دواتر چۆن چارەسەر کرا؟ ئەو کاتێک سەفیر بوومە لە دەرەوە ئاگاداری ئەو تەفسیلاتە نیم بەڵام دەزانم هەر دوای ڕێککەوتنی 11 ئازار حزبی بەعس دەستی کرد بە پیلانجێڕان لەلایەک هێرشیان کردە سەر بارگای پارتی لە مووسڵ لە مانجی 12 ساڵی 1970 پیلان محاولەی کوشتنی خۆرەخۆش بوو کاکدریس بارزانیان کرد
دوای چەند جار محاوەرەی کوشتنی بارزانیان کردووە. ئیتر بارزانی قەت باوەڕی بە عەز نەبووە، لە هیچ کاتێ باوەڕی بە عەز نەبووە و شەوی پێشەوەی کە ڕێکەوتنی 11 ئازار ئیمزا بکرێ ئێمە کۆبووینەوە. ئێمە من وەکو ئەندامی شاندی گفت گۆ لەگەڵ باسچەکان و مەکتەبی سیاسی مەکتەبی تەلەڤیزیۆن کە من ئەندام بووم لە مەکتەبی تەلەڤیزیۆن ئێمە کۆبووینەوە. بارزانی نەمەر گوتی من باوەڕم قەت بە بەعەز نییە، بەڵام ئێوە هەموو موافقن منیش لەگەڵێەوە بۆ ئەوەی نەڵێن کە ڕێی خۆی فەرز کرد لەسەر بۆ لەبەرەوەش کە یەکەم جارە لە تاریخی دروستبوونی دەوڵەتی عێراق دان بە حکومی زادی دەرێن بۆ کورد بۆ ئەوەی نەڵێن دژی ئەم شتە بوو ئەم کارە بووە. بەس من پێتان ڕێم کە باوەڕێم بە بەعسی نییە و گوتی ئێستا کاری ئێمە زۆرتر ئاگاداری خۆمان بین لەوەی کە لە شەڕ بووین. گوتی لە شەڕ کە تیارە یا قوملەیان هینمان بۆ دژمنە هات دەمان دیت، ئێستا پیرانمان بۆ جێڕ قوملەمان تێگرن بەس نابینی کەسێک دیار نییە لە ژێرەوە پیران نەجێڕن لەوەڕۆ دەبێت زیاتر ئاگاداری بین. ئەوترێت لە کاتی ئاڵۆزیەکانی نێوان حکوومەتی ئەو کاتی عێراقی و شۆڕشی کووردا هەندێک جار سەدام پەنای بۆ لایەنی دەرەوە بردووە یا بۆ خەڵکی بەلایەن بردو بۆی لەگەڵ بەلا مستەفا ئاشیان بکەنەوە مفاوەزات بەردەوام بێ. ئەم قسەیە چەند ڕاستە؟ ڕەنگ بێ هەوڵی داوی کە هێشتا ئەوان ماوەیەوەیان ماوە کە خۆیان پرچەک بکەن. من کە سەفیر بووم لە چکۆسلۆڤاکیا ئەزانم کە هاتن چنەوە چێژیان کڕیوە خۆیان ئامادە دەکرد ئەو شتانی کە ئەوان کڕیویانە لە چکۆسلۆڤاکیا یا وەریان گرتووە هەمووی ئەم جۆرە چەکانە بوو کە لە منتیقەی شاخایی بەکاردەهات هەموو بۆ جی کوردبوو. لەبەرەوە ڕەنگ بێ ویسیانە تێکچوونی نێوان باس و یا نێوان سەرکردایەتی شۆڕ یان نێوان ئەوان و بارزانی دوا بکەوێت تا خۆیان ئامادە دەکەن. ئەوتێ هەر لە ساڵی 1970 سەدام حوسێن لە گۆڤاری سایادی لوبنانیە ڕایەگەیەنێ کە عێراق و کوردستان بەشێکن لە نیشتیمانی عەرەبی. ئەم ڕاگەیاندنی سەدامیش بارزانی زۆر تووڕەکا و زۆر بەتوندی وەڵامیایەتەوە. ئەمە چۆن بوو ئەگەر لە یادتان مابێت؟ من ناگاداری و مۆزوعان نیم، بەڵام هەموو وەختێک نەک سەدام هەموو حکوومەتەکانی تری یەک لە دوای یەکی عێراقیان و حساب کردووە کە بە کوردەوە بەشێک لە نیشتیمانی عەرەبی. کوردی جێوە قبوڵ نەکردو بۆ کوردستان بۆ بەشێوی لە نیشتیمانی عەرەبی. بەڵام یعنی ئەوان هەمیشە پیرانن جێراوە بۆ لەناوبردننی بارزانی کە وان حساب کردو کە ئەو لە ناوچێ ئیتر کورد تەواو دەبێت. دوای هینش من ئەم شتەمە هێشتا ئەمە لە بەشی سێیەمی یاتەشەکەم نووسیوە هێشتا بڵاو نەکراوەتەوە بۆ ئێوەی باسەکەم کە لە ئەمریکا بووین بۆ چارەسەرکردنی نەخۆشی بارزانی لەگەڵ ئەوەیە کە دەیانزانی کە حکوومەتی عێراق سەدام دەیانزانی بارزانی چنەوەیان زۆرە نەخۆشی هەیە، دەیانزانی ئەم نەخۆشە قابلی چاکبوونەوە نییە، نەخۆشیێکی کوشندەیە، ئەیانزانی کە بارزانی ئەوەندەی نەماوە. لەگەڵ ئەوەش هەوڵی ناوبردننی بارزانیان دەکرد. یعنی وایان دەزانین کە ڕۆژێک بارزانی لە ژیان داماوە بێ خەتەری لەسەر ئەوان هەیە. یەکێکی ئەمریکی پەیوەندی بە خوارەخۆش محەممەد سەعید دۆسکی کرد. محەممەد سەعید دۆسکی ئەندامێکی پارتی بوو گەڕ ئێمە بوو کە دەوێت بیبینیتن
کە لێ پرسی بووە چییە گوتی بۆ مۆزوعەکە دیتنەکە عیلاقەیە بە ژیانی بارزانانی. محەممەد سعید دۆستکی هاتە لای ئێمە سوالی کرد بیبینم ئەو کەسە بارزانانی گوتی بیبینە هاتو گوتی من حکوومەتی عێراق $2,000,000 داومە تێ بۆ ئەوەی بارزانانی وکوژم. $200,000 وەرگرتووە 300 ماوەکەی تەنفیزم کرد. گوتی ئەزانم کە ئەو قسانە دەکەم لای تۆ دەچی خەبەری پۆلیسم دەدەی بەڵام ناتوانین هیچ شتێکم لەسەر ئیسفات بکەن. بەڵام من پەشیمان بوومەوە لەو کارێکە پێم سێر دراوە چونکە دوای ئەوە چوومە لە هەموو مەکتەبان و هەموو شوێنێک کە شتێک لەسەر کورد و سلاوی کڕیومە و سەیرم کردووە کە ئەم پیاوەش هیچ شتێکی نەکردووە لەوەی زیاتر کە خزمەتی ملەتی خۆی کردووە و مستحقیەوە نییە کە اختیار بکرێت. لەبەرەوە من پەشیمان بوومەوە لە ئیندەکەی خۆم. بەڵێ تۆ ئەم یاداشتت لە بەرگی سێمی لە بەرگی سێم مامۆستا ئیسماعیل بەرزنجی پێڕاگەیاندم کە ئێستا ئەو کتێبە تەواو بوو چاوەڕێی چاپە لە ئەندێکی نزیکە تقریباً تەواو بووە. لەو کتێبە لەوێ ئاباسی هەوڵی تیرۆرکردنی مەلام سەفای بارزانی دراوە لە ئەمریکا. بەرە لەوێ باسی بە پیلانی حکوومەتی عراقی ئەم بە پیلانی حکوومەتی پارەکەی لە حکوومەتی عراقی وەرگرتووە. ئەوتر لە سەردەمی مەلام سەفا جورئەتێکی زۆر هەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی حکوومەتی عراقی. ینی مەلام سەفا هەمیشە بە جورئەتەوە ڕوبەڕووی ڕژێمی عراقی بۆتەوە. ئایا لە ئێستا ئەم جۆرە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بەغابینی تۆ ئێستا سیاسیەکانی ئێمە ئەو جورئەتی بارزانیان هەیە بۆ ڕوبەڕوونەوەی حکوومەتی مەرکەزی؟ ئەم جورئەتەش هەیە حقت ئەوانەیە ئێستا لە حکومن هەموو لەگەڵ ئێمە لە معارز بوون هەموو بەشدار بووینە بەیەکەوە پێشی ڕاپەڕین کە حکوومەتی ئەم حکوومەتە سقوودە لە کاتی ڕاپەڕینیش کە کورد دوای ئەوەی کە ناوچەیەکی ئازادی وەرەسەوە بووە ئەوانەکە ئێستا لەسەر حکوومەتی ناوچەیەشان نەبوو لە عێراقدا هەموو لە کوردستان نووسینگەیان کردبووە. بەرەوە ڕەنگێ ئەم جورئەتە شێکی زۆر تەبیعی بی کە بەرامبەریان وەسێنیەوە بەڵام بەڕێی من لەسەر خۆیی هەیە شتەکان دوا دەکەون مەسەلەن زۆر شت هەیە پێشترە بۆیە ئەنجام بدرایەوە بکرایە ئەنجام بدرابایە مەسەلەی کەرکووک ئێمە لە کاتی مەجلیسی حکوم کە پێی دەڵێن کاتی کە برێمەر لێرە بە دوای ئێمە ئیسرار بکەین لەسەر ئەوەی کە کەرکووک بەشێک لە کوردستان بەڵام نەمان کرد نەمان کرد. من نووسیمە یەکێک لە هەڵەکانی ئێمە کە لە کاتی 11 ئازار یەکێک لە هەڵەکانی خۆمان ئەوە بوو مەسەلەی کەرکووک ئیسڕارمان نەکردووە. زۆر باشە دواتر ئەچینە سەر بەیاننامەی 11 ئازار بەس ئێستا پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین بەڕێزان ناوبڕێک و ئەگەڕێنەوە وڵاتان.